ئاگادار بە ئەی نوێژ نەکرد. ئیبلیس ڕەفزی کرد، ئامادە نەبوو سەژدەی ڕێز و حرمەت بۆ ئادەم پێغەمبەر بەرێ سەلامی خوای لەسەر بێ. خوای گەورە لە ڕەحمی خۆی بێبەشی کرد، نەفرەتی لێکرد تا ڕۆژی قیامەت و لە ڕۆژی قیامەتش بۆ ناو جەهەنەم. ڕەفزی کرد، ئامادە نەبوو سەژدە بۆ ئادەم بەرێ، چونکە فەرمانی خوای لەسەر بوو سەژدەی ڕێز و حرمەت. بەڵام تۆ ڕەفزی دەکەی سەژدە بۆ خوای ئادەم بەری، تۆ ڕەفزی ئەکەی سەژدە بۆ خوای ئادەمیش بەریت، سەلامی خوای لەسەر بێت. کەواتە نفسی خۆت لە بەهشت مەحروم مەکە، هەروەکو چۆن ئیبلیس مەحرومی کرد. بزانە ئێوە کەسێک کە نوێژ ناکەی، بزانە نوێژکردن لیقایە، مناجاتە، گفتوگۆیە لەگەڵ خوادا، گەیشتنە بە خزمەتی خوای گەورە. تۆ لیقات لەگەڵ خوادا بینین، لەگەڵ خوادا خوای گەورە تۆ دەبینێ. بۆیە بۆچی پێت ناخۆشە لەگەڵ خوادا لیقا و بینینت هەبێ؟ وا نەزانی کاتێک کە تۆ نوێژ ناکەیت یا نوێژت دەفەوتێنی، وا نەزانی ئەمە بە ڕەغبەتی خۆتە، ئەمە بە ڕەغبەتی خۆتە کە نوێژ ناکەی. وا نەزانی بە ڕەغبەتی خۆتە کە لیقات بچڕاندووە لەگەڵ خوادا. ڕاستیەکی بە ئازار هەیە، ئەویش ئەوەیە خوای گەورە پێی خۆش نییە لیقای لەگەڵ تۆدا هەبێ، بۆیە تۆ ئاوای. خوای گەورە پێی خۆش نییە بینینی لەگەڵ تۆدا هەبێت، ئەوە ئاسفەکەیە، ئەوە داخەکەیە. ئەگەر تۆ پێت خۆش بێ خوای گەورە لیقا و بینینی لەگەڵ تۆدا هەبێ، خوای گەورەش پێی خۆشە. مادەم تۆ پێت خۆش نییە و ئامادەنی نوێژ بکەی، چونکە ئەگەر پێت خۆشە بۆ سەژدەی بۆ نابی. دڵنیا بە خوای گەورەش پێی خۆش نییە تۆ ببینێت، کە ئەشی بینێ و لێژی بەزەر نابی، واتە بینینی خۆشەویستی. خوای گەورە حەز ناکە لەگەڵ تۆدا گفتوگۆ بکە، تۆش گفتوگۆی لەگەڵا بکەی، چونکە تۆ شایستەی ئەوەنی، چونکە خوات لەبیر چووە. وأقیم الصلاة لذکری. خوای گەورە فەرمووی ئەی موسا سەلامی خوای لەسەر بێ، نوێژ بکە بۆی منت لەبیر بێ. بەڵام تۆ خوات لەبیر چووە، خوات لەبیر چووە، کەواتە ئازایەتی خۆت نییە. ئەوە خوای گەورە بەهۆی گوناهە و تاوانەکانتەوە نایەوێت تۆ ببینێت، لیقات لەگەڵا بکە، لیقای خۆشەویستی، بینینی خۆشەویستی. ئەگینا هیچ شتێکی تۆ، هیچ جەریمە و تاوانێکی تۆ لەخوا غافڵ نابێ، بەڵام خوای گەورە پێی خۆش نییە تۆ ببینێ بە خۆشەویستی. بۆیە بگەڕێرەوە بۆ لای خوا، ئەو کاتە خوای گەورەش پێی خۆشە لیقا و بینین لەگەڵ تۆدا هەبێت. بەڵام هەتا تۆ پێت خۆش نەبێ، خۆش پێی خۆش نییە. من أحب لقاء الله أحب الله لقاءه ومن كره لقاء الله كره الله لقاءه. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم، هەر کەسێ پێی خۆش بێ بگا بە خزمەتی خوا، خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی. هەر کەسێکیش پێی خۆش نەبێ، خۆش پێی خۆش نییە. تەواو. کەواتە ئەوە ئەسەفەکەیە، ئەوە داخ و خەم و خەفەت و پەژارەکەیە. خوای گەورە پێی خۆش نییە لیقای لەگەڵ تۆدا هەبێت. تۆ ئەمەت پێی خۆشە؟ ئەو کەسێک کە نوێژ ناکەی بۆ ناگەڕێتەوە لای خوای گەورە.